ئەوەی کە استراتیژی ئەمریکا فرە ڕەهەندە. ئەمریکا لە دوای ڕوخانی سۆڤێتەوە تا ئێستش تام ساتش کێ من تۆ قساکەین سیاسەتی ئەوەیە کە هەژمونی خۆی لە جیهانیان پارێزێت. بۆیە لە چوارچێوەی ئەوەیە ئەوەی کە لە بۆ ڤەنزوێلا ڕوویە ڕاستەخۆ پەیوەندی بە ئێرەوە هەیە چونکە لە ڤەنزوێلا هەم چین هەم رووسیا هەم ئێران تۆزە شوێن پێی خۆیان کردبووە. ئەمە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەشێکە لەوە چونکە کەنداوی فارس ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە درێژایی مێژوو طبعاً هەر وڵاتێک ویسوەتی حکومی جیهان یاخود جلهێزی جیهان بێ لە پێش زاینەوە بۆ ئێستا ئەم ناوچەی بەدەستەوە نەبووی نەیتوانێت لەوەکە سەرکەوتوبێ نێترینیان بۆ بریتانیەکانە کە ماوەکی زۆر لە ڕێگەی کۆنتڕۆڵکردنی کەنداوی فارس و ئەو ناوچەیە و کەنداوی سۆس و هندستانەوە حکمی بەسەر جیهانە کرد. دۆناڵد ترامپ ئەم جارە ڕوبەڕووی کۆمەڵێک باڵێن ئاڵنگاری بوو هێشیان ئابووریە. تۆ بریکسی هەیە لەلایەک ئەیانێ ببنە بەدیلێک بۆ ئەمریکا و دراوی خۆیان هەبێت کە ئەمە ئێمە ئەیڵین لەبەرەوەیە کە مارکۆ ڕۆبیۆ کە ئێستا خۆی هەم وەزیرە هەم ڕاوێژکاری ئەمنی قەومیە باشکراوتی وتی ئەمانە ئامانجیان ئەوەیە کە با بڵێن ئەڵتەرناتیڤ بۆ دۆلار پەیدا بکەن ئەو کاتە ئێمە ئابڵقش بخینە سەر وڵاتان کاریگەری نابێت چکە دۆلار کاریگەری نابێت. باشە ئەمە ڕەهەندە ئابووری و سیاسەکەیەتی. دوو کێشەی گەوری ئەمریکا لەم سەدەیە چینە کە ڕکابەری نزیشێتی لە ڕووی ئابووری ئەوە لە ڕووی سەربازی شەو ئێجگار چۆتە پێشەوە. بۆیە ئەگەر لەم جنگەیە سەرکەوتوو وایە دۆناڵد ترامپ ئەیتوانی لە ڕێگەی کۆنتڕۆڵکردنی وزەی ئەم ناوچەیەوە چکە ئەگەر ئێستا ئێران ماوە مشکلەیە وڵاتانی کەندا و ناتوانن ڕوبەڕووی ئەمریکا ببنەوە چکە تۆ وڵاتێکی وەکو عومان کە هەمیشە سیاسەتی بێلایەنی و هاوسەنگی بووە ناوبژیوان بووە دۆناڵد ترامپ هەڕەشاگاڵیان تەقێنینەوە لەسەر شتێکی بۆ نمونە زۆر سادە. حتا ئەوروپا و گرینلاند کە دۆناڵد ترامپ پێوێ دەستی بەسەرا بکرێ ئەگەر لێرە سەرکەوتوو وایە ئەم استراتیژەی ئەم جەنگە ئەیتوانی فشار بکات و ئەوروپاش ئیمتزاز کات و چی بووە پێیان بکات لەو ڕۆ کەواتە استراتیژەکەی ئەمریکا دەستگرتنە بەسەر پێگەی جیهانیەوە کە لە لاوازیە لە ڕووی سیاسی و ئابووری و سەربازیەوە. ئەم جەنگە هەیبەتی ئەمریکای شکان چکە ئەمریکا بەم هەموو هێز و چەک و تەکنۆلۆژیا پێشکەوتووە نەیتوانی هیچ لەو ئامانجانەی بۆ خۆی دیاری کردبوو چ گۆڕینی ڕژێمی ئێران بێ چ کۆتایی هێنان بێ بە بەرنامەی ئەتۆمی چ کۆتایی هێنان بێ بە ڕۆڵی ئێران و هاوپەیمانەکانی پشتیوانی ئێران بۆ لە ناوچەکەیە چ کۆتایی هێنان بێ بە بەرنامە موشکێکی تەنانەت کە یاداشتی لە تێگەیشتنەکە ئیمزاکرا دۆناڵد ترامپ دانی پیانە وتی من ناتوانم بڵێم نابێ ئێران موشکی هەبێ لە کاتێکە بۆ نەسعودی هەیەی بە چه حەقێک من وایان پێ بڵێم کەواتە وازی لەوە هێنا وەکو مەرجێک بۆ ڕێککەوتن و گفت و گۆش. بەرنامەی ئەتۆمی وتی وڵاتانی تر هەیەە من بۆچی بڵێم نابێ ئێران هەبێت تەنانەت ئێستا لەگەڵ سعودیا لە گفتوگویان لۆبی ئیسرائیل نەبووە ڕێککەوتنەکە بەس ئیمزای ترامپی مابوو سعودیا بەرنامەی ئەتۆمی هەبێت و پیتاندنیش بکات لە ناو خۆیان چکە پێشتر قەرار بوو بەرنامەیەکی ئەتۆمی ئاشتیان دابنە یۆرانیم پێداویستەکانی لە ئەمریکا لە وڵاتانی تر بکرێن نەک خۆی بیکات کە ئەمەیەکێکە لە کێشەکان لەگەڵ ئێرانە. بۆیە دۆناڵد ترامپ کە یاداشتی لە تێگەیشتنەکەی کرد ویستی لەم جەنگە بێتە دەرەوە